وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرگوێن ساق و سەلامەت بن. ئەو مەسئلەیە کە من لە دیبەیتەکەی پێشووترەوە بە لەحاظە تەحلیلی نەمکردەوە و پێویستی کرد کە ئەم دیبەیتە بکەم و شیکاریکی باشتری لێ بکەم لە مەسەلەکەی کاک مستەفای سەلیمیە. داستان و سەناریۆیەکە کە لە پشتە قەتڵە ئاغای مستەفا سەلیمی دانریاکە. ئاگایشم لێ بوو کەسێک تەنتەن کامنتیە نووسا کە گویا وەختی ئەمانە هەڕایان کرد ڕاپەڕین وتی ئاگاتان لە شەڕە مردم بەرعەلەی هەم مردم بوێت. ئێمە کاملەن مۆزەعیشی دروستمان ئینتخاس کردگەوە لەسەر هەمان قسە هەین و گشت کەسێک ئەتوانێت بازی چە قەرار بگرێ و هەر ئینسانێکیش کە لە زینداناوێت بە سناریۆیش دەرەتانی بۆ دروست بکەن دەربچێت دەرەچێت ئەو متەرەسەدە فرسەتێکە کە لە زیندان دەربچێت. ئەوەی کە ئێمە پێشینەی سابقەی زیندانیانە زیندانەکان ئەزانین نەخێر ئێمە هیچ ئاگاهیەکمان نییە و تا گرتن ئاغای مستەفایش ئێمە هەر نەمانزانی ئەم ئاغا لەسەر چی گیریاکە. ئەمە بابێنە سەر داستانەکە. ساڵ 1388 کەسێک بە ناو شەهرامە ئەمیری دانشمەندە وزارەتە دفاع جمهوریە ئیسلامی کرماشانی لە دانشگاه مالەکە ئەشتەر بەشە ئیزۆتۆپهای پزیشکی لە سەفەرێکی حەجی عومرە ئەڕوا بۆ ئەمریکا لە عەرەبستان و لۆ دوا وتیان ڕەفێندریاگە چوو بۆ ئەمریکا. 13 مانگ لە ئەمریکا بوو. بعد وتیان کە ئەمە خانەوادەکەی بە گرەوگانی ژێریاگن و مەجبور بووگە بێتەوە. دەوڵەتە ئێران چووە ئستیقبال و پێشوازی لە فرودگا ئاغای قەشقاوی. تاجە گۆڵینیان بۆ برد و وتیان قەهرەمانە ملیە و ئاغای ئەمیری هاتەوە. ئاغای ئەمیری بە مەحزەی هات و گرتیان. دوای ئەوەی کە ئستیقباڵیان لێ کرد و لە تەلەڤیزیۆنەکانی ئێران ئەعلامیان کردە بە قەهرەمانە ملی بوو و ئینسانێکی گەورە بوو و توانی سرویسهای ئەمنیەتی کشوەرهای متەخاسم بخەڵەتێنێت. ئاغای ئەمیریان گرت لۆ دووە لە خەفا. بعد بردیان لە دادگاه نظامیە تارانە بە ئیلەتە خیانەتە بە سەرزەمین و فرۆشتنە ئیطلاعاتە تەبەقە بەندی شدە بە دووەلە متەخاسم محکوم بە 10 ساڵ زندان و 5 ساڵ تەبعید کرا. ساڵە 1395 وەخت ڕقابەتهای ئینتخاباتیە ئەمریکا ماجەرای ئفشابوون و حەککردنە ئیمەیلەکانە هیلاری کلینتۆن کە لێو دووە لە ویکیلیکسا بڵاو بۆ داستانێکی خوڵقاند کە ئەو داستانە منجەر بە شکست خواردنە هیلاری کلینتۆن لە دۆناڵد ترامپ بوو. ئەوەسا و پاسگاریانەی دەوڵەتە ئێران لەگەڵ دەوڵەتە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بۆ سەرکەوتنە دۆناڵد ترامپ لە قەزیەکە. من لە پەیجەکەی خۆمە پەیامە دۆناڵد ترامپم دانیاگە. هەر ئەو شەوە ویکیلیکس ئیمەیلە خصوصیەکانە هیلاری کلینتۆن کە لەو کاتە کە شەهرامە ئەمیری لە ئەمریکا بوو وەزیرە ئومورە خارجە بوو ئفشای کرد. 24 ساعتی پێ نەچوو دەوڵەتە ئێرانی شەهرامە ئەمیریەک کە خەریک و دەورانە محکومیەتە خۆی تێی ئەکرد و 6 ساڵی کێشا بوو و 4 ساڵی مابوو ئیعدامی کرد. ئیعدامە شەهرامە ئەمیری فەورەن لەلایەنە جمهوری خاهانە ئەمریکاوە استفادەی لێ کریا و ئاغای دۆناڵد ترامپ ئەو تویتەی دانیا کە من دامنیە
بعدەن خانمە هیلاری کلینتۆن وتی دوای ئەم خەبەرە من زانیم انتخاباتم باخت بە ترامپ. باختی خانمە هیلاری کلینتۆن متهم کردیا بەوەی کە ئەسنادە تەبەقەبەندی شدەی حکوومەتی لە طریقی مێلە خصوصی و جێبەجێ کردەگە و بووگە باعەسە مەرگە دانشمەندە هەستەیی ئێرانێک کە کۆمەکی بە مەردەمە ئەمریکا کردەگە. دۆناڵد ترامپ ئیمەیلەکەی تویتەکەی دقیقەن ئەوەسە. با بینە سەرە ماجەرایەک کاکە موستەفا و سەناریۆهایە کە دەوڵەتە ئێرانی تەعقیبیانەکە نەقش و ڕۆڵە عەلیە جەوانمەردی خود داستانەکە تماشاکە شەهرامە ئەمیری قەهرەمانە ملی، شەهرامە ئەمیری زندانی، شەهرامە ئەمیری خائنە بە ملەتە ئێران. ئەمانە تەمامە چێهرەهای شەهرامە ئەمیریە دانشمەندە هەستەیی ئێران بوو. کاک موستەفا سەلیمی جامعەی مەدەنی فەورەن دوای خەبەرێک کە عەلیە جەوانمەردی لە تریبونە عەلیە جەوانمەردی و بڵاوەوێتەوە دا لە بەرئەمەی کە زندانیەک تەحویلە ئێران دریاگەسەوە لەلایەنە ئاسایشە یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق. خەڵ با من ئیستا فەزاسازیەکەتان بۆ بێژم. فەزاسازیەکەم کەس لە ئێوە شەکێکی لەوە نییە کە نەبوو ئێران، نەبوو یەکێتی، نەبوو پارتی، نەبوو هیچ کام لەمانە گیانە هیچ ئینسانی مهم نییە. ئەمە یەک. دوو، کوردایەتی و سەرزەمینە کوردستان مهم نییە. ئەمە دوو. تەجاوز و تەعەدا بە ژیان و زندگی و ماڵ و کەرامەتە ئینسانە کوردی مهم نییە. بەڵام بۆ قەزیەیەک لە کاناڵە عەلیە جەوانمەردی و ئەیترازێنن بەعد سناریۆی بۆ دروستەکەن. هەم زەمان NRT مقابڵەی بۆ دانی عەلیە جەوانمەردی ئەنتەریات بکە. ئێران ئینتەرنەشناڵە بیتە ڕەهبەری فەورەن دائەوەزێتە سەری شروعەکە بە مساحبەکردن. حکوومەتە حەلیمە کوردستان بە فاصڵەی چەندین سەعات فەورەن ئیعلامەکە ئەم ئاغا زندانی سیاسی بووکە و لیژنەی مافە مرۆڤ لیژنەی بۆ دروست ئەکات کە لە قەزیەکە بکۆڵێتەوە. تۆپەکەیش وا فڕادرێتە ناوی زەمینە مەردم. یەکێتی کەسیفە، یەکێتی عاملە جمهوری ئیسلامیە. لەبیرتان نەچێ هەر لە ژێرە دەسە ئەم یەکێتیە کۆمەڵە و دموکرات خەریکن زندگیەکەن وەلەوان پڵاسێنن. ئەو کەرکووکەی وا پارتی و یەکێتی بە یەکۆ تەحویلیاندا و هەرتکیان نۆکەرە دەوڵەتە عێراقی و ئێرانی و بەچە دەوڵەتە ئێرانین. مقەسەرەکەیان کرد بە کێ لاهور و پاڤڵ. قارەمانەکانیش بوون بە مەلا بەختیار و کۆسڕۆ ڕسوول و نەجمەدین کەریم و پارتی. کەسێکیش نێوت پارتی. یەکێتی حیزب و دەرچوو گەورەترین دەرفەتە تاریخی بوو تۆ ئاوڕیان لێ بیت و قارەمانانە شەڕقی لەسەر ئاو خاکی کوردستان بۆ حتایە خۆت جاودانەکەیتەوە. ئەی تۆ بۆ مەسئولیەتە خۆتت فەرامۆش کرد. ئەی تۆ بۆ دەرچوویت. کەس ئەم سوالەی نەکرد و کەس ئەم سوالە ناکە. خۆ ئێستا با بڕۆین بۆ لای سەناریۆکە بەڕەسیکەین. یەکێتی بەچە ئێرانە قبوڵمانە. بۆچی ئێشەی جمهوری ئیسلامی بە مەحزە تەحویلدانە مستەفا سەلیم بە فاصڵەی 24 سەعات مستەفا سەلیمی ئێدام بکە؟ بۆ ئەم کارەکە، بۆ ئەم مانۆڤرە تەبلیغاتیە دروستەکە، بۆ ئەم فشارە دروست ئەکە. هەمزەمان تەمامە پەیجەکانە پاراستنە پارتی خەریکن شانتاژەکەن. عەلیە لووسکەی جەوانمەردی ئەخەنە دەرو
کوردە کوردستان داگیر کراو لەلایەن عێراق خەنە دەر و واکسەدا لەسەر و دەم و چاوی و دفاع لە مەسعودەکە و تفەکە لە خۆی ئەم هەماهەنگیە لە بۆمباردمانتە تەبلیغاتی کامە سیستم بە کامە نیەت وا لە شوێنیە جمهوریە ئیسلامی پاڤڵ و لاهوری خوێشگەرەک ئەمانە هەر ئەوانەوە کەرکووکیان تەحویلدا دوو چپەلەیەکی بوو مستەفا سەلیمی ئێعدام کە هەفتەیە دوو هەفتە سێ هەفتە ئەوێسیە کاورە 17 ساڵە مستەفای سەلیمی ئێعدام نەکردگە بۆ ئێشێ ئەم کریدیتە با بە عەلی جەوانمەردی وە پارتی وە عیدەیە لە ناوی یەکێتیە فەورەن دێ ئەم ئێعدامە کردی خۆ پاڤڵ و خۆ لاهور و خۆ هێرۆخانی پێ زایع بوو تڕۆ بوون ئێران ئێشێ بۆچی وە بەچۆ خۆی وا بکە ئللا ئەوەی کە ئێران قەرارە کەسانێکی تر بخاتە جێگەی ئەمان لامان چەپەڵتر و عەوەزیتر بەلەخەرە دەم و چاوی تازە و داستانی تازە بچن تەوەجۆ بکەن سیروان محەممەد ئەمین ئەچێت تەکە ئێران ئینتەرنەشناڵە قساکە فەریدە سەلیمیش قساکە برازاگە ئاغایە مستەفا سەلیمی کاک مستەفای سەلیمی ئەو ئاغا سیروانە حەمەیمین ئێژێ هەر کەسێک لە ئێران و تێتە خاکە کوردستانە عێراق هێشێ بچێ ئازمایشە کۆڕۆنا بدە لەکوێ لە ئاسایش بۆ براکەم ئاسایش بیمارستانە ئاسایش بێداریە تەوەجۆ بکەن لەم توڕەهاتە ئەیدەنەقەی یەکتریۆ کاورا ئەخەڵەتێنن کەنیشکەکە خۆی ئێژێتی فەریدە سەلیمی ئێژێ مامەم ئەخەڵەتێنن کە تەحویلە ئاسایشی بدەن و بە مامۆم ئێژن کە مەجبوری بڕۆی تەستە وا بدەی لێو دوا بەرد ئەدەین بچی تەوەجۆ بکەن تەوەجۆ کاورای ڕانندە کاورای میزبان و ئەم ئاغا ئەچێ بۆ لای و داواکە بیوەن لە ژێگەیەکە حەشاری بەنەوە عاملە ئێرانە عاملە خۆیانە ئەم ئاغایە مستەفا تاقیبەکری پێشێ براکەم ئێمە قەوڵە پێدەین لێو دوا بەرە ئەدەن بچیت بەرە ئەدەن بۆ هەرکوێ دڵەوا پێوە بچیت کابرا بۆ خاتر ئێمە درۆکەی خۆی بچەسپێنێ ئێژێ ئاسایشیش بە ئێمە وت هەر 24 ساعت ڕای ئەگرین لێو دوا بەری ئەدەین بە حەزی خۆی بۆ هەرکوێ ئەچێ بچنە و سەناریۆ گوێبان ئەمە خەریکە باسی چیتان بۆکە باسە سەناریۆکەی شەهرامە ئەمیریتان بۆکە ئاینە سەناریۆکەی شەهرامە ئەمیری کە هاتنە دەرۆ ناگەهان جامعەی مەدەنی داوەزی دوای خەبەرەکەی عەلی جەوانمەردی ئەمە داوەزی وتیان سەرە گەردەنە بگیر وگە و چەتە بووگە و دز وگە و ئەسلحەوە دەستی جمهوری ئیسلامی وگە و سەرانە بگیرە خەڵکی وگە قەزیەکەیان شۆر کرد و ناگەهان وەکو تۆپ تەقیوە و هەرچی پەیجە فەیسبووکیە خەریکێسی و هەرچی ڕەسانەس خەریکێسی بەڵام کەسێ ناچێتە سوراغە دوو مەطلبە ئەوەڵ ئەم ئاغا بالئەخەرە دەرکەفت و من خەبەرێکم لە BBC دانیا خەبەرە BBC سەنەدیەتی هەستا خەبەرێک کە مشتێ لووسکەڵی وەکو عەلی جەوانمەردی دایانێن بالئەخەرە خەبەرگوزاریەکە لەسەری ئەکەفێ نووسادێسی ئاغایە مستەفای سەلیمی بە جۆرمە حملە بە مەرکەزە فەرماندەهیە نیرویە ئینتزامی و کوشتنە دوو نیرویە ئینتزامی جمهوری ئیسلامی گیریاگە بەو جۆرمە گیریاگە نە بە جۆرمە ئەخازی نە بە جۆرمە دزی
نەبە جۆرمە چەتەی خۆب ئەمە کەیە ئەمە 24 ساعت دوای مەرگێسی دوای ئەوەی کە ئەمانە ژەڵەنجاندگیانە بە جامعەی مەدەنی و بە تەلەڤیزیۆنەکانە حەلیمە کوردستان و کە ئەمە موجرمە و کە ئەمە دزە و کە ئەمە جەردەس و نە دموکراتەوێت و ساحێوی و نە کۆمەڵایەوێت و ساحێوی ئیزەگەرێکیانە چی بکەن ئەی تلێنن بە ملە سەرکردایەتی یەکێتی تەماشاکەن مشتی خائنە دروزن چە خەریکن چه بازیەکی ئەحمەقانە بە گیان ڕۆڵەیەکی قارەمانی ئەم سەرزەمینەکەن هەر ئەوەی وا لە گەرمەکە عکسی گرکە لە مستەفا هەر ئەوە و عکسەی مخابرە کردگەسەوە بۆ ئێران و بۆ میدیاکان ئەوە گەیە بەرەوە ئەگەرمەک ئەوە گەیە بەرە وا لەگرایستە وا لاگرا بۆ لەبەرەوەی ئەم سناریۆ بۆنە بەرەوە ئەوانەی ناوی یەکێتی هەر ئەوانەی واتەکە عەلی جەوانمەردیە عکس مخابرە ئەکەن و داستان ئێژن و عەلی جەوانمەردیژ و ئیتلاعاتمان لە داخڵەوە بوتی هەر ئەوانە خۆیان تەحویلیان داگەسەوە مستەفا سەلیمیان تەحویل داگەسەوە بۆیە ئەمە پاسە گۆڵە فەورەن جمهوری ئیسلامیش ئەیدا لە ناوە گۆڵەکە ماتەڵی ناکە فەورەن کا مستەفا دوای 17 ساڵ هەڵەکێشی چه پەلەیەکی بوو جمهوری ئیسلامی لە کوشتنە مستەفا چ دەرسێ قەرار و بدا بە چی قەرار و ئەم دەرسە بدا جمهوری ئیسلامی بۆچی تەواوە میدیاکانە کورسانە عێراقی یەکدەم وانە پشتیا خەریکن شانتاژیەکەن نە بە ئادرسە دروست بە ئادرسە قەڵەت سیاسیە کەسێ نایژێ ئەمەڵێک کە ئەم ئاغا کردی ئەمەڵی ئەو شتێک کە بۆ خاتری مستەفایان خستکەسە زندان ئەمەڵێکی قارەمانانە بووکە بۆ تەئیدیەکەین واقتان نەبووە بە قارەمانە بەیانە دەسەوە نا پارتی وا لە شوێنە بازیە چەپەڵەکەی خۆیان تەکە سپای پاسداران ئەتلاعات و بەشێ لە یەکێتی سەوار بەرمەوج تەهیج ئەفکارە عمومی وەکو ئەو جۆرە وا هیلاری کلینتۆن پشتی دریا لە خاک جمهوری ئیسلامی و فریای ترامپ کەوت بە ئیعدامە شەهرامە ئەمیری شەهرامە ئەمیریە دانشمەند بعد قارەمان بعد متهم بعد خائنە بەسەر زەمین کوشتیان کاغای دۆناڵد ترامپ بتوانێت لەسەر پۆستە ڕیاسەت جمهوری دانیشێت ئەمە هەمان بازیە هەمان سناریۆس خۆ کێ پێچاخەکەن ئەوڵەن فەزای کوردستان ئەژڵەژێنن دوو تەنەفورە کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانی بەرامبەر بە کورد و کوردەوارە داگیرکراو لایەن کۆرپۆرێشنە عێراقی دروست ئەکەن تەنەفۆری عەجیب بعد ئادرسە تەمامە ئەم خیانەت و کەسیفی و چەپەڵی و شکەستە ئەدەنە 4-5 نەفەر ئەگەڕێ بازیەکە ئەگەڕێ پاسگاریە ئەمەیدا بە ئەو ئەوەیدا بە ئەو کەس نەزانێت چ خەوەرە لە دڵی ئەمە مشتی قارەمانە جەدید دەرتێرن بۆ کورد مشتی قارەمانە جەدید مشتی سەرکردایەتی جەدید بۆ یەکشێتی و مشتی لووسکەڵی تر وەکو عەلی جەوانمەردی و تێتە دەرەوە ئەمە ئەم داستانە ئەم سناریۆیەی گەرەک بوو ئەم سناریۆ بوو ئەوەی کە لە زندانە سەقز بە سناریۆ بەردریاگن کاملەن دروستە ئەوەی کەم ئاغای مستەفای سەلیمیە لە زندانە خەڵەتیاگە هەر کەسێکی تر لە زنداناوێت هەر جۆرێ پێی بێژن تۆ ئەتوانی لەم زندانە هەڕا بکەی و حکمە ئیدامی بێت حتمەن هەڕاکە دفاع ئێمە لە ئەمەڵە ئینقلابیە کاک مستەفا بوو و ئەو ئەمەڵەی کە بۆ خاتری گیریا بوو ئەمەی کە زندانیەکانیان بەرداگە مستەفا بەرەدەن بڕواوە تاقیب یەکەن ناڤیگەیشن ها بەسەریانەوە کە بڕواتە ئەودیۆ و لە ئەودیۆ بیگرن و تەحویل ئەم دیوبەن و بە 24 ساعت ئەیدامی کەن و عەلی جەوانمەردی بێتە مەیدان و بێتە خۆ لە پیزە و باڵ بکڕێنێتەوە قەیزەویە و من تەرفدارە حقوق بەشەرم و بەڕاستی و خۆی سوورکاتە و چیق لە ناوە تەلەڤیزیۆنە NRTVە ئەم پیاگە مەردە ها بە شوێنە پەیداکردنە مشتە خائینان ئەی چۆن دولارەکانە پارتی خەفەی کردگەم گەوا دەلەوێ دەم ناکاتەوە
چۆنە خێڵەتەکانە بنە ماڵی بارزانی ناوێنێم تێ هەڵدریاگە لووسکەڵە ئەگە فرەمەردە بعد ئیسە تەرەفە ئەو فقط جەمهوریە ئیسلامی و یەکێتیە مەسعودە بارزانی نییە ئەلیە لووسکە نامەی سەرخۆشی ئەهەنارد بۆ تێ هەڵدریاوێکی وەکو قاسم سوڵەیمانی لە مەرگە باوکیە مەسەی ڕەهبەرە مەسە خوشکەلێ نامەی تەسلیەتی بوو پاسدارێکی دەسە سەدومی ناوی نظامی جمهوری ئیسلامی هەنارد ڕەهبەرەکەی تۆ هەر ئەو ڕەهبەری تۆ هەر ئەو پارتی دموکراتە ساڵگەرد باشکوه ئینقلاب ئیسلامی ئەگرێت سەرانە حیزب دموکرات و قەومت و خەزوورەکانە ئەچنە ئەوێ دانیشتنەکەی خواردن تەکیانە ئەوان کوردایەتی یەکەم پیاگنەوەن تۆ چۆن لەژێرە دەسەوان دانیشتگی ئیسیهایەتی شوێن ئەفشاکردن خیانەت خنجەر لە پشت ڕۆژهەڵات ئەزانی بۆ مستەفا لە پەنجوێن گیریە چون ئێوە تەوەهومە ڕۆژهەڵات و باشوور و باکوورتان دروست کردەگە ئەویش کەوتە داوە ئەو تەوەهومە بۆیە هات بۆ پێنجوێن ئەنا ئەچوو بۆ کوێ ئەچوو بۆ ئازەربایجان ئەچوو بۆ تورکیە ئەچوو بۆ دووبەی نەهات بۆ پێنجوێن ئەوە نییە تۆ حیتەرانەکەی لە ئەربیلە بەناو مخالفە جمهوری ئیسلامیت هەڵاخەیت و داخەیت و دەیخۆیەوە لە ڕوو ناچن ئیستا من ئەم نامە بێرم تۆ لەکوێ گیر بێرم نامەکەت پێشیاف بکەم لەکوێ گیری بێرم وایتە کوێ دایەکێ لە ڕۆڵەکان ڕاپەڕی نامەکەی مەسەی بارزانی بۆ باوکە قاسمە سولەیمانی بۆ بێری ئادرسەکەی بگرێ بۆ شیافکردنی خۆمانە لە ڕوو ناچن مشتێ بەچکە پۆفیوز ئیستامانە هاتکەن سناریۆی قەتڵە کاک مستەفا بقۆزنەوە بۆ بازیهای چەپەڵە سیاسی خۆیان ئەمە حکایەتە داستانە کەس ئەمە ڕاپەڕین چی کرد و ڕاپەڕین چیەکە ڕاپەڕین ئەیدە ئەگەی نەخزمەتە لە لەندەن ئادرسەکەی دانی ئەگەی نەخزمەتە بیهەنێرە دیارە پێتار جەیرانی لە فاتمە و تووبای شەکەی ڕۆڵەگیان ڕاپەڕین نایەڵێ ئەمە تفاقە بکەفێ ڕاپەڕین نایەڵێ ئەم بێشەرەفانە حیتەران کرد بەسەر ئەم جەریان و بازیەکە بووە نەبەرەوە نایەڵێت نایەڵێ سناریۆی قەتڵە مستەفا بڕواتە کریدیت و عیدەیە ئەحمەقی پێزیل بوێتەوە ئەم کارە ناکام هەر کەسێک گەرە کێسی لە دەرمۆڕد مستەفا سەلیمی قسە بکات مشەخەسەن بێت دفاع بکات لە عەمەڵە ئینقلابیەکە کردگێسی و بێژێ ئەوە ڕێگەی ئێمەس ئەوە عینە کارێکە کە ئێمە ئەیکەین و ئێمە تەرەفداری لێ ئەەکەین جمهوری ئیسلامی شەو ڕۆژ خەریکی سەناریۆدانیانە بەر عەلەیهە مەردم ڕۆڵەی ئینقلابی و ژیر و بەبیریش ئێشێ ئاگاه بێت تەمامە قەواعدە بازیەکە بخوێنێتەوە و بتوانێت گوێ سەبقەت لە بازیەکە لە دەوڵەتە ئێرانی بسێنێت بچن لە خۆتان بپرسن پاڤڵ بەچە ئێرانە منیش قوڵەکەم مەلا بەختیاریش هەست کۆسڕەت ڕەسووڵیش هەست مەسعودە بارزانیش هەست نێچیریش هەست کوڕەکەی هەست جەد و ئابادیان بەچە ئێرانن دەی ئیستا ئێران فرە پاڤڵی خۆشگەرەکە چون کەرکووکی تەحلیلدار بۆ مستەفای وە 24 ساعت کوشت بۆ کامە ئەحمەقە و کارەکە کامە ئەحمەق بۆم بە تەبلیغاتی وا دروستەکە دەسە گشت کەسێکیش وازەکە لەسەر مستەفا بنووسێت جامعەی مەدەنی و فعالی سیاسی و تەلەڤیزیۆنهای مختلف بۆ
بوو پارتی فەورەن حکوومەتە حەلیم لەسەر هیچێکە ناتوانێت فەورە نێسارە نەزەر بکە فەورەن لەگرا قاشتاگرێت حکوومەتە حەلیم و مەسعود بارزانی و نێچیروان ڕەگە ئینسانیەتیان تەقیفرە مەردن ئەمانە ئەسانزانن مەردی چییە ئەمان دەسە سەڕک گەوادیان لە پردێگر کەسە دەست و یەک هەفتە پێش کە نیشتێکی ئێمەیان گرت تەجاوزیان پێکرد ئەم گەوادانە هەرملەکە نەپوت لاو لێرە یعنی ئەمانە مەسڵەن تیانە چقی ئاریان هەز گەورن بۆ جەلسێکی سراری تەشکیل لەدا فۆرەن لیژدەی مافی مرۆڤی پێک نەهێنا هەیئەتێکی گەورەی هەناردە پردێ بیانداتە بەرە دەستڕێژ گشتیان بتۆپێنیت تا کەسێتە جورئەت نەکات تەجاوز بکاوە کە نیشکی کورد گەوا باوک تۆ چۆن لە 2 سەعاتە فۆرەن هاتی لیژنەی مافی مرۆڤ دروست کرد نەنام کوردە ڕۆڵەی ئینقلابی واتیا بابزانن نایەڵێ بازی بخۆین کورە با بە جمهوری ئیسلامی لەوە پەخمەترە بتوانێت ئێمە بازی بە ئەو خەڵکی ئێمە بە ئێوە گەوچ کریاگن بە ئێوە خەڵک فەقیرە چی بکە تەلەڤیزیۆن ئەکاتۆ ئێوەن سۆشیال میدیا ئەکاتۆ ئێوەن کاناڵەکان ئەکاتۆ ئێوەن دەی معلومە مەغز مەسمومەوێت پڕ ئەوێت لە ئاشخاڵ کاورا ناتوانێت تەشخیص بە ئەری شەهرامە ئەمیری قارەمان بوو دانشمەند بوو متتەهەم بوو خائینە بە وەتەن بوو چی بوو ئەم کاورا بوو هار بوو چوو بۆ ئامریکا بۆ شێت بوو گەڕیاوە بۆ دەورانە محکومیەتی تەیە کرد بۆ کوشتیان کەوت من نامەکە من تویتەکەی شایەتیم دانیاگە ترامپم دامنیاگە کە ترامپ ئەو تویتە نجاتی داوەتوانی انتخابات بواتەوە شتە لە خۆتان پرسن ئەم سناریوانەی وا تەڕاحیە کرێ و ئەم لوسکە و سلیبریتیانە بۆچی چاڵەکرێن کاریان چییە کێتری بوو نەخاتە دەسە ئەمانە کی ئەمانە واتەم تەلەڤیزیۆنانە چیقەچێقکردن تەلەڤیزیۆنە ئیران ئینتەرنەشناڵە جمهوری ئیسلامی سیروان حەمەیمی نێشێ بۆچی بواتەوێ وەڵا نەمزانی و بخوا و چوزانین و گشت کەسێکی بڕات تەستە کۆڕۆنا بدا پێمان وت بەرە ئەدەین هەروە بچۆ بۆ خۆت بگەڕێ تماشاکەمانە وەختی درۆ ئەکەن درۆکە ناخونجێت لودوا بەریە دەین با بۆ هەرکوێ ئەڕوا بڕوا چ پێویستە کاتەوە قسە بکەی چ پێویستە کاتەوە قسە بکەی ئاسایش تەستە کۆرۆنا ئەگرێ لەذا ئەمە خەریکە بە ئێوە ئێژێت ئەم داستانی مەرگی کاک مستەفا سناریۆی بۆ چاڵکریاگە بۆ تەسوی حسابهای دەرونی و مدەتێ تەئاتر و سەمەراتێکی بۆ دەوڵەتە ئێرانی هەسوو و ئێمە لە یەکتری متەنەفر ئەکاوەکەوینە گیانی یەکتری و بازی های ئەحمەقانە و قسەی ئێرانی و عێراقی و یەکتری کردن و تەوەژۆکەن بڕۆین بچەسبینە کڵاوە سوورەکەی مەسعودە خوێڕی و بین لە بەرامبەری بنەماڵی تێ هەڵدریاگە تاڵەبانیە مەوزع بگرین و مەوزع ئەحمەقانەی بێ هیچێک لێدی بەیتەکەی تراوتم ئیمان معجزە دروست ئەکا معجزە ئیمان دروست ناکە یعنی چی؟ یعنی ئەم گشتە ئزهاراتە ئەحمەقانە وەختێک ئیمانیشی لە پشتانەوێت تۆ نەیبێژی بوو لە کاک مستەفا دفاعەکەی بۆ دفاعی لێەکەی بۆ پێت وایە مەرگە قەهرەمان بوو بۆ لەبەرەوەی کاک مستەفا دەسی بردە ئەسڵحە بە هەر ئەنگیزەیەک دای لە نیرویە ئینتزامی و نیرویە نظامی دەوڵەتە ئێرانی لێیانی تۆپاند ئەوە قابل دفاعە ئەوە قەهرەمانە ئێمە بۆ ئەوە ناڕەحەتین کە ناتوانین سەدان و هەزاران و ملیۆن هاوەکو ئەو دروستکەین و ئێشێ دروستکەین کەس ئەم ئادرسە نادا ئەم ئادرسە نادات ئەم ئادرسە خەتەرناکە بۆ دەوڵەتە ئێرانی بۆ حکوومەتە حەلیم بۆ خەڵسانەوەی ڕۆڵەی قارەمان و مەرد لە سەرزەمینە ئێمە
پەیامم ئەوەسە دۆلار دابەزیوە موچەکەتان کەمەکە سەرانەی ئاردەکە تێتە خوارەوە بڕۆهنی ئارد بسێنە ئەرێ ساونی لوکسیش بسێنە کارەبای ڕئیسی قەتەوێ مۆلیدەکانیش ئیش ناکەن پەیامم ئەوەسە ئەوە دبێژم بیدەبەر بێژنگە لذا یارانە ڕاپەڕین بزانن ئەمە سناریۆ بوو و ئەم سناریۆ خەریکن ئەیوەنە بەرەوە ئاگاتان لێوێت مەهێڵن مەسیرەکە بە ئینحرافا بچێ و مەهێڵن ئەم نادروسانە مانۆڤری لەسەر بدەن و بیوەنە بەرەوە هەر کەسێک فرە کاک موستەفا دۆسە فرە کوردە ڕۆژ هەڵات دۆسە بێت بێژێ بۆ ئەم دۆسیەکە بۆ ئەیکا ئینسانن دەیکۆ ئەمانە بۆ ناڕۆن دفاع بکەن لە کەنیشکەکەمان وا تەجاوزی پێکریا لە پردێ هەفتێک ڕابردوو بۆ ناڕۆن کەنیشکێکمان شەرەف و کەرامەت دانە بەدانەی ئێمە تەجاوزی پێکریا لە پردێ دەی پیاگەن تەحمل مەکەن بڕۆن ئێوە ئیشی مشەخەسی کەن بۆ لە کاک موستەفا دفاعەکەن و بەرعەلەی هەچین ئەداوە ئەم حیزبانە کەوتن تواشان موستەفا یەک نەفەر وەختێ بتوانێت لە بەرامبەر دەوڵەتە ئێرانی زەربەی وای لێبا هەزاران یەک نەفەری وامانە بێ دەوڵەتە ئێرانیەکەوێتە تەڕاتێن پارتی وێکێتەیەکە و نام حاڵە ئەوەسە تۆ ئیشەی لە موستەفای سەلیمی هەزاران بەرهەم بهێنیت ئیشە بزانی لە چی دفاعەکەی چی مەسئولیەتی ئەگریتە ئۆهدە مشەخەسەن چۆن قەزیەیەک نەزەرت هەست سەبارەتی چۆن ئەی خوێنی تۆ کاک موستەفا بە سناریۆ ئیعدام ئەکرێت ئەمما شەهید ڕاهە ئەم سەرزەمینە و ڕۆڵەی قارەمانە ئەم مەردمەسە جا ئیستە ئێوە ئیشێ نەبکەونە داوە پارتی نەبکەونە داوە عەلیە جەوانمەردی نەبکەونە داوە یەکێتی ئەز دەم ئەباتیلن ئەز دەم الفەسادن خوێنە دانەوە دانیان حەڵاڵە تا جێبەجێ بکەن ئەم بازیانە ئەم سناریوانە ئەوەنە ئەحمەقانە و مناڵانەس بۆ ئێمە دەوڵەتە ئێرانی ئێوە ئەگەوجێنێ مشتی دەهاتین ناتوانێ ئەم ئەنتەریاتە بۆ ئێمە بکە بڕۆ دەوڵەتە ئێرانی هەڵی خوڵێنەوە تۆ هاتکی گەرما و گەرم حەیتەرانەکەیت و ئیران ئینتەرنەشناڵ و کاناڵە تەلەڤیزیۆنەکانی عێراق و عەلیە لووسکە خوێڕی جەوانمەردی لەبەرەوەی تەبلیغاتە مانۆڤری لێ بکەی ئەوە ئێمە ئاومان کرد بە مد ئاگرەکە تا کوژیاوە ئەحساساتە هاوردە سەرۆ یەکسەرە ئێمە ئاوەکەمان کرد بە ملیار دەستمان ڕوو کرد دانیشە حەیتەران مەکە دەوڵەتە ئێرانی تۆ نیتە و قەوارە تۆ مشتی جوولەکەی ئانووسی تێ هەڵدریاگی مشتێک گەواد لەم کوردستانە تەرەفە تۆن نەتخواردەسە تۆڕە ڕۆڵە نمونونەکانی ئاو مستەفانە وەکو سەگ دیانە ترسی جا لە ساحەی مبارزاتی و شەڕە ئستراتێژیک و شەڕە مەتن و وایتە حوزورە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ ڕۆڵەگیان تۆ تەواوە پرۆژەکەی 100 ساڵە گوزەشتە تا ئیستە لێت کێشیاگەسە دەرەوە تەوەسۆتە ئێمە تەواوە ئەهرۆمەکانتمان باتڵ کرد میلیارد دۆلار هەزینەیە کە لەم کوردەوارە ئێمە کردت باتڵمان کرد مشتێ جوولەکەی تێ هەڵدریاگە بەنگی عەشیشیە تریاکی ئانووسی خوێڕی ئەوە داستان و ماجەرایە سناریۆی قەتڵە کاکە موستەفاس بچن بە وردی من حەقیقەتی ئیمکانی بوو بەیانی فریانەکە و مەنا قەستم بوو بە وردی تەمامە فایلەکان تەمامە دەنگەکانتان بوو دابنیم تەحلیلی بکەم ئێمە مەنابەت لەعاتیە خۆمان ڕۆڵە قارەمانەکانە ڕاپەڕین لە ناوخۆوە ئاخرین اتفاقاتمان پێ ئەگەێنن وازانین چه خەوەرە داستانەکان وا لە شوێ پس یارانە ڕاپەڕین
تەواو ئەو بەڵگانەی کە سەبارەت بە مەسئلە جەممان کردگە هەڵیگرن کە ئیمکانی هەست لە دیبەیتی ئایندا بە شێوەیە چڕوپڕتر زەوایای مختلفە ئەم داستانە و ئەم سناریۆ بەڕەسی بکەین. بەرسورەت ئەوەی کە من لەم کورتە لایفە قرار بوو ئێلامی کەم بە ئێوە کولیەت داستانەکە و نەوعە چیدنە سناریۆکە بوو کە متاسفانە بە مەرگە ڕۆڵی قارەمان کاک موستەفای سەلیمی تەواو بوو و بۆ جواوە و کامنتەش کەماکان ئێمە لەسەر هەمان تەحلیلین و دەوڵەتە ئێرانی بە سناریۆم زندانیانەی ئازاد کرد و خەریکە ئیسە سناریۆکانی دانەدانە دەرەخا جەنگە مردم بەر عەلەیه مردم چاڵکردنەم سناریۆ کوشتنە قارەمانی وەکو کاکە مستەفای سەلیمی تەوەجۆکەین خوراکە جەدیددان و مانۆڤڕهای تەبلیغاتی یەک لە دوای یەککردن ئەمە و حکایەتە سەکاوان هەن بە شوێنیاوە خەریکەن ئەنجامێدەن. ئێمە ناڵین تەنەفور لەم کوردەوارە ئێمە دروست بێت، ئێمە ناڵین باکوور باشوور ڕۆژهەڵاتمان بێ، ئێمە نە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتمان هەست، ئێمە سەرزەمین و کوردەوارمان هەست، سەرزەمینە کوردەوارمان هەست و ئینسانە کوردی ئینسانە کوردیە و لە کەنارەکانە ئەمانە تا کەنارەکانە دەریای سیا باشوور باکوور ڕۆژهەڵات بکەنە ناو چاوتان. ئەوە داستانە ئێمەس نایەوە خۆش.